قوتابی و خوێندکاری ئازیز دەتوانیت لە ڕێگەی وێبسایتی www.iwana.krd بینەری وانەکانی قوتابخانە ببیت و لە پەیوەندیدا بیت لەگەڵ مامۆستا بۆ ڕێزەکانت. سەرەتا ئەو کۆدەی لە قوتابخانە وەرگرتووە یان وەری دەگریت تۆمار بکە. کلیک لە چوونە ژوورەوە بکە. ئەوەی دەیبینیت ئەکاونتی قوتابیەکە کە دەتوانێت وانەکان ببینێت. بۆ کردنەوەی ئەو وانەی دەمانەوێت کلیک لەسەر ئەو ئایکۆنە سوورە دەکەین. کلیک لە ئەم ئایکۆنە بکە بۆ ئەوەی ڤیدیۆکە گەورە بکەیت. هەروەها ناتوانیت ڤیدیۆکە پێش و پاش بخەیت و لە کاتی کەسکردنی ڤیدیۆکەدا سیستمەکە ئاگادار دەبێت. لە کاتی تەواوبووندا کلیک لەسەر دابخە بکە. قوتابی و خوێندکار دەتوانن پەرتووکی وانەکانیان بە شێوەی PDF ببینن. قوتابی و خوێندکاری ئازیز دەتوانن لێرە کلیک لەسەر نامەگۆڕکێ بکەن و لە پەیوەندیدا بن لەگەڵ مامۆستا بە ڕێزەکانتان بە شێوەی تێکست چات، ڤۆیس چات، پەیامی ڤیدیۆیی. هەروەها دەتوانیت دوێنێ ئەو ئەرکە بنێریت کە ئەنجامت داوە. بۆ گۆڕینی زمان کلیک لەسەر ئاڵاکە بکە. بۆ گەڕانەوە بۆ پەڕی سەرەکی کلیک لێرە بکە. کلیک لێرە بکە بۆ هاتنە دەرەوەت لە وێبسایتەکە.